situation de pouvoir durer et je pense que ام خوشبو احتمال شركي دمدريج آمادت كن و بباوريا من تنشانك نينك و افشر دروجين بيدب داوي ببا لو ما باورم كو افشر بفي قوناغا خويا دجوار هري كيم دي چند روجان آن جبركي چند هفتيان بدوما هر تجي گريداي وي زلاليه كو هر آليك درباري آرمانجا خويا داوي دا از باور ناکم ام بکارن تنه بریا بمبا بارانان گوهرتنین کور درێژیمێ آنجی سیستەما سیاسی دا بکن لی ئەگەر ئارمانجا داوی ڕاوەستاندنا شیانین موشەکێن بالیستیک ئانژیان دەریایی بە ئەو دکارە دناوا چەند هەفتەیان دەبێکرن ئیرۆ مەترسیا زێدەبوونە ئالۆزیان هەیە ئەڤ یەک ئەشکەرەیە مەترسیا زێدەبوونە ئالۆزیان جۆگرافی مەترسیا زێدەبوونە ئالۆزیان دەماک و ئەس دبینم درۆژێن بۆریدە زرار گەیشتیە بنەسازیان نەخاسم ستاسیۆنێ شێرینکردنە ئاوێ ژبلی دەستگەهێن هەلبەرینا سۆتەمەنیە ئەف هەموو نیشان ددن کو ڕەوش حتا ئاستەکە مەزنە ئارام مایە لۆماژی ژبلی ئەرکێن بەرەڤانیên کو فرانسا پێکتینە و بەهەڤبەشێن خۆرە تێدە بەشدارە ئەم دخوازن دە ئاستە ئابووری دەژی هەڤ ئاهەنگیە بکن وڵاتên کۆما heft xwedî depoyên stratîjîk ên petrolê ne û ji bo wê yekê hatine danîn ku di dema aloziyan de rewşê birêve bibin. Loma jî divê em bi wan agahiyên objektiv ên ku ji aliyê Ajansa Navdewletiya Enerjiyê ve tên dayîn û bi hev'ahengiya navbera xwe de wî karî bikin. Bi baweriya min em bi her awayî ber bi pêngaveka teknîkî ya bi vî rengî ve diçin.